بە دروشمی کۆرۆنا لە دەرەوە و وەرزشکردن لە ماڵەوە وەرزشکاران پارک و شوێنە گشتەکانیان چۆڵ کردووە و لە ڕێی بڵاوکردنەوەی چەند کورتە ڤیدۆیەکیش هاوڵاتیان هۆشیار دەکەنەوە کە دەتوانن لە ماڵەوە جوڵەکانیان ئەنجام بدەن با پێکەوە بینەری ئەو جوڵانە بین. سڵاتان لێبێ هاوڕێیان. سڵات لە هەمووتان هی مەجموعەیە تەمرینمان بۆ کردوون کە لە ماڵەوەتان ئەنجامی بدەن بە بۆنەی ئەم بارودۆخەی کە هاتوۆتە ڕووی لە هەمومان کردووە بە هیوای سوودبووین بۆ هەموو لایەک هیوادارم دووبارەی کەنەوانەیە و سوودی لێ بووین. منی شازەمگەڕەوە بەردەبوونم چاڵنجەیە وەرزش لە ماڵەوە کۆڕۆنا لە دەرەوە هەیە تەندروستێکی باش و هەموو کورت و پیرۆستان و وەرزشکاران. هی ئەستا سرعت 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 لای بژی پاڵەوان. بەم شێوازە دانیشی دەست و قاچمان دەستی چەپ و قاچی ڕاست پێچەوانە هەرجا هەمووان پێکەوە بڕیاریان داوە ڕوبەڕووی ڤایرۆسی کۆرۆنا ببنەوە و بۆ ئەوەش پابەندی ڕێنمایەکانی تەندروستین کە دەوترێت پاراستنی خۆت پاراستنی ئازیزانتە. ژمارۆڤ گەلی کوردستان سلێمانی.